پیاده لڕێکەفتە هەژدەهێ چارێ 2022 بێ ئەوەیەکی هۆڤانە ئێریشکردن لەسەر بارەگەهێن ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە و ئۆفیسێن پارتیان بەسەر بە دەست پێکرد و دێدەما کەمتر ژێ 48 دەمژمێراندا چەندین بارەگەه و ئۆفیس شەوتاندن. لە ڕێکەفتە هەژدەهێ چارێ 2022 نیوێ شەوێ میلیسên پێدە ێریشی ئۆفیسا پارتیا دەموکراتە کوردستان سووریا لە باژارێ دەربێسیە ڕۆژاوای کوردستانی بە بۆمبên مۆلۆتۆڤ کرد. لە ڕێکەفتە هەژدێ چارێ 2022 پشتی نیوێ شەوێ میلیسên پێدە ێریشی بارەگەها ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریا لە باژارێ دێرکێ ڕۆژاوای کوردستانی بە بۆمبên مۆلۆتۆڤ کردن. لە ڕێکەفتە 19 چارێ 2022 دەمژمێر 8 خولەک بەترژە 10 میلیسên پێدە ێریشی ئۆفیسا پارتیا دەموکراتە کوردستان لە سووریا لە باژارێ حەسەکێ کردن و دەماک و میلیسên پێدە ێریش کردن میێوان لە ناوە ئۆفیسێ هەبوون و گەفە کوشتنێ لێ میێوانان خواردن و ئەو بێ زۆرێ دەرخستنەش دەربە و پشترە ئۆفیس بە بۆمبên مۆلۆتۆڤ شەوتاندن. هەروەها لە ڕێکەفتە 19 چارێ 2022 بەریە نیوێ شەوێ میلیسên پێدە بۆ دووەم جار ێریشی ئۆفیسا پارتیا دەموکراتە کوردستان سووریا لە باژارێ دەربێسیە ڕۆژاوای کوردستانی کردن و بە بۆمبên مۆلۆتۆڤ ئەو ئارمانجکردن. لە ڕێکەفتە 20 چارێ 2022 دەمژمێر 9 خولەک میلیسên پێدە بارەگەهێ ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە لە باژارێ کوبانێ ڕۆژاوای کوردستانی شەوتاند. لە ڕێکەفتە 20 چارێ 2022 دەمژمێر 9 خولەک میلیسên پێدە ئۆفیسا پارتیا دەموکراتە کوردستان سووریا لە باژارێ کوبانێ ڕۆژاوای کوردستانی شەوتاند و دەنجامێدا زیان بە دوکانی نزیکی ئۆفیسێ گەهشت. هەروەها لە ڕێکەفتە 20 چارێ 2022 دەمژمێر 9 خولەک میلیسên پێدە ئۆفیسا پارتیا یەکیتیا کوردستان سووریا لە باژارێ کوبانێ ڕۆژاوای کوردستانی شەوتاند. لە ڕێکەفتە 21 چارێ 2022 پشتی دەرەنگیە شەوێ میلیسên پێدە بارەگەهێ ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریا لە باژارۆکێ تلتەمرێ سەر بە باژارێ حەسەکەی ڕۆژاوای کوردستانی بە شەوتاند. لە ڕێکەفتە 21 چارێ 2022 چەکدارên تەفگەرە جوانن شۆڕەشگەریە فاشیست یا سەر بە پەگەکەوە ێریشکردن ئۆفیسا پارتیا گەلە کوردستان سووریا لە باژارێ کوبانێ ڕۆژاوای کوردستانی